سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوونەتەوە خزمەتان عزیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنمەیە هەر جارێ و ئاورێک دەداتەوە لەلایەن و لایەنە جۆرەجۆرەکانی ژیانی هونەرمەند ئەدێب شاعر نووسەر و کەسایەتیە سیاسیەکان چوەک دیدار بێت و چوەک نووسین لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا میوانداری بەڕێز کاک محەممەد خاکی هەڵسوراوێکی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە شاعر نووسەر ڕۆژنامەوان و بەرپرسی رادیۆ دیالۆگە لە ئێمە ئەم بەرنمەیەمان لە دوو بەشدا دابەش کردووە بەشی یەکەمی کە ئەم هەفتەیە کە پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین باسی ژیانی کاک محەممەد دەکەین کە تێکەڵبوونی ژیانی چۆن بوو لەگەڵ سیاست دەورانی پێشمەرگایەتی چۆن بوو لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو و کار و فعالیەتی لە کۆمەڵەدا چی بوو لە بەشی دووەمیشدا کە هەفتەی داهاتوو پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین باسی نووسراوەکانی دەکەین و دوو پرۆژەی مێژووی زارەکی چەب لە کوردستان و رادیۆ دیالۆگ کە هیواداری کاتتان هەبێت تا بە کۆتایی لەگەڵمان بن فەرموو بەڕێز کاک محەممەد زۆر سپاس بۆ شاریت لەم بەرنمەیە بە خێراتنیشت پێ دەڵم سڵاوتان ئەرز دەکەم سڵاوی بینەران و بیسەرانی بەڕێستانەکەم بۆ زۆر سپاس بۆ ئەم داوەتە زۆر سپاس کاک محەممەد هەرچەند پێویست بە ناساندن ناکات بەڵام پێمان خۆشە لە بەزاری خۆت پێناسەیەکی کورتی خۆتمان پێ بڵێ من خەڵکی شاری سەقزم لە خانەوادەیەکی فەرهەنگی لەدایک بووم باوکم ئەهلی شێعر بوو چوار زوانی ئەزانی کوردی و فارسی و ئازەری و عەرەبی بە چوار زوان شعری بۆ خوێندینەوە بەهۆی ئەوە ئێمە زۆر زوو لەگەڵ ئەدەبیات ئاشنا بووین کەس و کارمان باوکم مصدقی بوو مامەم دەبیری ئەخراجی بوو کە تودەئی بوو سیاست لە ماڵی ئێمە هەمیشە وجودی بووە دواتریش لە تەریقی معلیم و مامۆساکانمان ئینسانهای شۆڕشگێڕەوە لەگەڵ سیاست ئاشنا بووین بەسبە کاک محەممەد چۆن بوو لەگەڵ سیاست ئاشنا بوویت ئەلبەتە شارێکی کورتیشت پێکرد ساواک و ڕژیمی پاشایەتی لە کوردستان چۆن بەرامبەر بە تێکۆشەرانی سیاسی هەڵسوکەوتیان دەکرد ئەو دەورە شاری سەقز شارێکی چکۆلانی نەبوو پێم وابێ نزیکی 56 هزار کەس جەمعیەتی بێ من قسەی ساڵەکە دەهەی 30 ئەەکەمەوەوانە من ساواک لە شارێکی چکۆلانینا نفوزی بوو خەڵکی بوو بەهۆی سنوور و بەهۆی کوردستانی باشوور و ئەوانۆ هەموو کوردستانی زۆر جددی وەرگرت بووەوانە ئەوەیە خۆ شاردنەوە خۆ حەشاردان لە ساواک شتێکی ئاسان نەبووانە بۆ کەسانی سیاسی بەڵام ساواک زیاتر لەوەی کە لەسەر کەسانی سیاسی هینکە لەسەر پرۆژەهایەکیش کاریە کرد لە کوردستان کە چاودێری کە مەسەلەن لەسەر خوێندن لەسەر پەروەردە چاودێری کتێبخانە گشتیەکانیە کرد لە سەقز کتێبخانەیەکی تیا بوو بەو هۆی زەخت و زۆرۆ کە بوو لە کوردستانە زوو ئاگدارە بوو کە خەڵک چۆن بیرەکەنەوەوانە کاک محەممەد خۆشتان ئەو جۆری کە من ئاگادارم دوو جار کەوتونەتە زیندان ساواک بەرامبەر بە زیندانیانی سیاسی چۆن هەڵسوکەوتی دەکرد من جاری هەوڵ 17 ساڵم بوو کە گیرام بۆ ماوەی 2 مانگ و جاری دووهەمیش لە ساڵی 1354 گیرام بە 12 ساڵ مەحکوم بووم 3 ساڵ لە زیندان بووم دوای قیام کرا 9 ساڵم لە زیندان ما بوو کە هاتمە دەرەوەوانە وەختی قیام کراوەوانە بەرخوردی ساواک ئەو دەورەی بە زیندانیانی سیاسی لە مەجموعە بە شێوەیەکی زۆر خراپ و درەندانە بوو ئەشکەنجەیەکی زۆر لە زیندانەکانە بوو ئەو دەورە ئەگەر لە بیرتان بێ یا خوێندوویەتانەوەوانە دوو جنبشی چریکیش دەستی پێکرد بوو مجاهدین لە بەشی مەسحەبیە و سازمانی چریکەکان لەو دەورە سازمانی ئینقلابی و ئەوانەیش بوون بەهۆی ئەوە بارودۆخی ئەمنیەتی و چاودێری زۆر پچڕتر ببوو
و ئەوان ئەیانویست بۆ ئەو کەسانەی کە چریکن ئیطلاعاتیان هەیە لە 24 سەعاتە ئەوان قەرارێکیان بوو لە ناو خۆیان ناوانەیە کە چریک بوون 24 ساعت خۆیان ڕابگرن و دواتر ئیطلاعاتەکە بن تا لەو 24 ساعتە شوێنەکانیان بگۆڕنەوە ئەوان ئەو چریک و مجاهد و ئەوانەیان بە درڕندانەترین شێوە ئەشکەنجا کرد لە مەجموعە خەفقانێکی زۆر لە ئێرانە بوو و شاید یەکێک لەو هۆیانەی کە ڕژیمی شاڕوخا چون ژیان و گوزەرانی خەڵک بە نسبەتی دەورانی کۆماری ئیسلامی زۆر باشتر بوو بژیوی خەڵک زۆر باشتر بوو کار زۆر ڕاحەت بەسم بۆ کەسێکە دیپلۆم بوو من دیپلۆمم کرد بوو بوومە معلیمی دێ ینی بە دیپلۆمی شۆکاری زۆر باش پێیاکرا هیوا بوو بە کلاسی شەش کاری پێیا کرد ژیان باشتر بوو حقوق باشتر بوو شتەکان زۆر هەرزانتر بوو لە باری اقتصادی و لە مەجموع عاڵم هەژار و فەقیر بوو بەخێرە قشرێکی جامعە فەقیر بوون بەڵام ئەوەی کە خەڵک لی ناڕازی بوو ئەو ئستبدادە بوو ئەو خەفەقانە بوو نەبوونی ئازادی بوو ئەوە بووە هۆی ئەوە کە ڕژیم بڕوخێت. کاک محەممەد وتان لە پەیکاردا بوون کەوتنە زیندانەوە ئێمە لە زیندانە من هاوسەرێکم بوو کە بەداخەوە ئێمە جیا بووینەوە ئەڵبەتە دواتر لە دەورانی جمهوری ئیسلامیە ئەعدام کرا فاتمەی خاکساری پێکەوە گیرانوانە ئێمە لە زیندانە ئەو لە بەشی ژنانە بوو من لە هی پیاوان نبووم پەیوەندیمان لەگەڵ مجاهدینی میملام ئەو بەشی مارکسیستی مجاهدین کە دوایی بوونە پەیکار گرت وەختی هاتیینە دەرۆ لەگەڵ ناوی خۆی گۆڕا کردیە پەیکار ئێمە جزوی فعالینی پەیکار بووین لە کوردستان لە سەقزوانە بۆ ماوەیەکی کورت و دواتریش من هاتمە ناو کۆمەڵە پێش لەوەی پەیکار پشەوێ و تیاپچێ و دووچاری ئەو بحرانە بێ من لە کوردستان لە شارەکەی خۆمان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێویست بوو. ینی دوای قیام کە لە زیندان ئازاد بوویت بوویتە پێشمەرگە ئازادیش زۆر کورت ماوە بوو هۆکارەکانی چی بوو؟ ڕاستیەکەی ئەوەیە ئەو دەورەی بەشی چەپ بەشی ئۆپۆزیسیۆن بەشی سکولار ئەیزانی چی ناوێت مەسەلە ئێمامان و سەڵتەنەتمان ناوێ ئستبدادمان ناوێ شامان ناوێ هەموو ئەو شتانە بەڵام نەمانەزانی چیمانەوێ جێنشینێکی دموکراتیک و لایەک نەبوو من یەک شتان ئەرزکەم من بەهۆیەوە کە بە 12 ساڵ مەحکوم بوو بووم لە بەندی ئەبەدیەکان نبووم لە تاران ئەوەی کە زیاترین سیاسی ترین بە ئێسلا لە نظری شاوە خەتەرناکترین کەسان لەوێ بوون نازانم 200 کەس بوون 300 کەس بوو لە بیرم نییەوەوانە بەڵام لەناو ئەو 300 کەسا کە بەشی هەرە زۆری غێری مەسهەبی بوون یەک نەفەریشە من ناناسی خومینی خوێندوێتەوە تەوزیح المەسائلی خومینی خوێندوێتەوە یا ئەسەن دەرکێکی لە ئیسلامی سیاسی ببێت مەسەل دەرکێکی لە مەشروتە بوو بێت لە دەورانی مەشروتە مەشروعە چییە کردووەوانە ئێمە هەر ئەمانوت مەلا بۆ حکوومەت نابێ لە سوورەتێکگەرێمە شارەزای تاریخ بۆایەتین ئەمانزانی بە درێژایی تاریخ خەدیەخەل بۆ 1000 ساڵ مەلا ڕوکنێکی حکوومەت بووە لەگەڵ پاشایەتیە بەو هۆیەوە کە ئێمە نەمانەزانی چیمان ئەوێ مەلایش شەبکەیەکی گوستەردەی بوو ڕەوانشناسی خەڵکی چاکەزانی بۆ خۆتەزانی لە ڕۆژێک و خەڵک لە دایکە بێت تا ڕۆژێک کە ئەمرێ مەلا لەگەڵیەتی لە ناونانیەوە هەتا مردنی زەماونەکە جەژن ئەبێ مناڵی ئەبێ هەر شتێ ڕەوانشناسی خەڵک چاک ئەناسێ و ئەیزانی ئەوە ئەو هەلەی بۆ خۆی خۆستەوە ئەوانە هاتە سەرکار و خۆی سازماندا ینی ماوەیەک بوو مەسائلی جیهانیش ئیجازەی پێدا بەرحاڵ نەچینی کرێکار نە بەرەی چەپ نە خەڵکایەک وەکو کوردستان ئەو ئامادەگەیان نەبوو کە بتوانن پێش بە ئێستقرار جمهوری ئیسلامی بگرن لە کوردستان بەخۆشیەوە خەڵکی کوردستان لە دژی بوو بەڵام بەڕاستی تەنها ئەو توانی تورکمەن سەحرا سەرکوب بکە توانی مەسەلەن بەندەر ئەنزەلی جوڵانەوەیە بوو توانی جوڵانەوەی دانیشتجویی کرێکاران یا ژنان لە باقی ئێرانە سەرکوتکە و تەنها کوردستان ماوە وەختی توانی ئەو جیانە سەرکوتکە دەستی ئاوەڵا بوو کە بە میلیتاریزەکردنی کوردستانیش هین بکە یعنی ئەگەر کورتی بکەمەوە بەهۆی ئەوە ئێمە ئامادەگیمان نەبوو ڕێکخراو نەبووین خەتەرەکانمان باش تەشخیص نەدا و ئەویش توانی بە ئیسپادە وەرگرتن لە دواکەوتویی بەشایەکی کۆمەلگا لە ئیسلام لە هەموو ئەوانە
خەڵک سازمان با وەختێ مەسەلەن بۆ نمونە خومینی وەختێ 28 مرداد فەرمانی جهادی بۆ کوردستاندا واقعەن بە هەزار کەس پیان وا بوو ئەچن شەڕ عەلەیهی کافر ئەکەن لە کوردستان یعنی ئەقشاری دواکەوتووی جامعەی لەگەڵ خۆی خست. کاک محەممەد هەر وەک بۆ خۆشتان باستان کرد ماوەیەکی کورد لە پێیکاردا بوون دوایی دواتر لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوون لە پێشدا پێم خۆش بزانم چ شتێک هۆکارەکەی چی بوو کە هاتنە ناو کۆمەڵەوە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوویت کۆمەڵە مەناسی پەیکارە و دەورە مەرزبەندیەکی کۆمەڵی بە جریانێکی چەپ و ئینقلابیە زانی بەڵام مەرزبەندیەکیشی لەگەڵ کۆمەڵە بوو لەباری نەزەری وەوانەوە بەڵام بە هێزێکی زۆر نزیک بەخۆی هێزانی ئەمن هەموو هەڵسوڕاوان و فعالین و بەشێکی زۆری ڕەهبەرانی کۆمەڵیشم یا لە دوورۆ یا لە نزیکەوە ئەناسی ڕفێقای نزیکی خۆشم بەشی هەرە زۆریان لە ناو کۆمەڵا بوون. وەختێک من پێش ئەرزم کردی پێش دەوەی پەیکار دووچاری و ئالۆزیە بێ لە سەقز هاتمە ناو کۆمەڵە و چەکی کۆمەڵەم هەڵگرت من ئەو دەورە پێش لە هێرشەکە لە دێشی لاناوی لە سەقز معلیمی دێبووم وەختێ خەبەر هات وانەکەوە ڕژیم خەریکە دێ بۆ ئێمەمانان کە سیاسی بووین لە دەورەی شای گیرا بووین جمهوری ئیسلامی دەستی کردبوو بە ئێعدام و دەستگیرکردنی هەموو ئەو سیاسیانەی کە لە دەورەی شا ڕزگار ببوون بۆ من ئیمکانی مانەوە نەبووی تر کە وەکو معلیم درێژە بە کارەکەی خۆم بم تاقە یەک ڕێگە و گوزینە بۆ من بوو کە بێمە ناو کۆمەڵە لەگەڵ بەشی هەرە زۆری سیاسەتەکانی کۆمەڵە مەوافق بووم ڕفێقایەکی زۆرم لە ناو کۆمەڵا بوو و کۆمەڵە هێزێکی بەرەبەرە خەریب و ئەبوو بە هێزێکی گەورەی تێکۆشەری مؤثری اجتماعی کە جێگەی بڕوای بەشێکی قابلی تەوجێ خەڵکی کوردستان بوو. کۆمەڵی و سەردەمە چۆن بوو کاک محەممەد ئەو سەردەمێکە خۆت باسی دەکەی کۆمەڵە هێشتا ئەو من قسەی ساڵی 1950کەم هێشتا لە باری تەشکیلاتیەوە وا تەنزیماتێک نەبوو هێشتا مەسەلەن بەهۆی ئەوە مەسەلەن دەلایلێکیش هەیە ئەوەڵەن مەسەلەن ڕەهبەری کۆمەڵە ئەو دەورە هەموو زۆر جوان بوون زۆر جوان بوون زۆر کەم تەجروبە بوون وانە ئەمە لایەکی قەزیەکە شتێک هات بەسەرە دووهەمی ئەو هینە وەکو ئێستا تێکنۆلۆژی نەبوو ئیمکانی ئەرتبات و قسەکردن و ئەوانە تازەش ئەو ئستبدادە ئیجازەی نادا بە کۆبوونەوە بە ناسینی یەکتری بە خەڵکوانە بەڵام لەو ماوە کورتا بەڕاستی کۆمەڵە ئەڵێن وەکو گوڵ ئەپشکوێ یعنی وەکو گوڵ توانی بەشی هەرە زۆری ئینسانهای خۆشنێو لە کوردستانە تێکۆشەر مەسەن ئەگەر لە هونەرمەند ناوەنەی لە شاعرکە ناوەنەوی لە نووسەر ناوەنەی لە تێکۆشەری سیاسی لە فعالی کرێکاری لە ژنان ڕۆشنبیری ئەو دەورە بەشی زۆری معلیمی دێهات بوو ناو کۆمەڵە تۆ بە سەدان معلیمی ژن و پیاوتە دی بە سەدان تێکۆشەر کۆمەڵە هێزێکی اجتماعی بوو تەنانەت مەلا کەم نەبوون لە ناو کۆمەڵە مەلایەکە ئەیزانی کۆمەڵە سوسیالیستە ئەیزانی کۆمەڵە چەپە بەڵام ئاهاتنە ناو کۆمەڵەوە کاریانە کرد چەکی کۆمەڵایان هەڵە گرتووانە ئێمە ئەو دەورەی کە مەسەلەن لە دێهاتا کارمانە کرد بەدەیان مەلا لەگەڵ ئێمە هاوکاریانە کرد بەهۆی چی خۆیان زانی کۆمەڵە لاییکە سکولارە باوەڕی بە دین و مەسەب نیوەوانە بەڵام ئەیانزانی هێزێکی ڕەسەنە هێزێکی دڵسۆزی خەڵکی زەحمەتکێشە کۆمەڵە بەرحاڵ پوتانسیێڵێکی بوو توانایی هایەکی بوو و پەنجەیشی ناسەر مەسائلێکی زۆر درستی ئەو سەردەمە کۆمەڵە ئەوەڵین حزبێ بوو لە هەموو پارچەکانی کوردستانە مەسلەی ژنی گر بەدەسەوە ژن هاتنە ناو ڕیزەکانی کۆمەڵە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەوەی یەک تەنانەت نەیارانی کۆمەڵە بەشێک لە تەبلیغاتیان عەلەیهی کۆمەڵە ئەوە بوویان و ژنیان لەگەڵە دوایی دەستیدا لە دواکەوتووی ناو کۆمەڵگا تەنها ئەوەیش نەبوو بە پێی ئیمکاناتی خۆی لە ئیدارەی ئوموری وڵاتە دەخاڵەتیەگەر مەسەن بۆ نمونە ئێمە لە مەناتقێکە کارمانە کرد مزگەوت بوو مۆبایل و مستەرا و توالێت بۆ پیاو بوو بەڵام بۆ ژن نەبوو ئەمە بووە مەسلەیەکی بێهداشتی جددی
کۆمەڵە بە پێی توانای خۆی حتا لە دروستکردنی توالەتای عمومی بۆ ژنان، بۆ مەسلەی مناڵان، بۆ ئیجادی مەدرسە، بۆ پرد، بۆ ڕێگا، بۆ ئەوە تئاتر بباتە ناو خەڵک، بۆ ئەوە مەدرسە دروستکە، بۆ ئەوە هوەر بباتە ناو خەڵک، شاعرانی ناو کۆمەڵە بێش کۆڕی شێعردا بنێن. یعنی لە باری فەرهەنگیەوە، لە باری هوەریەوە، لە باری ئیجتماعیەوە کۆمەڵە بەدەیان پەلوپۆی هاوشتووە ناو جامعە. یعنی کۆمەڵە خەڵک بوو، کۆمەڵە چەند تێکۆشەر نەبوو بەڕاستی. ئەوە بوو کۆمەڵە لە ماوەیەکی کورتە توانی ئێعتماد و باوەڕی خەڵکی کوردستان بەلای خۆیان، نەتەنها کوردستان، واقعاً بەشێکی تەوەجۆی چەپیش لە ئێرانە و لە ناوچەکە جەلبی خۆی کات. کاک محەممەد کاروبارتان لە ناو کۆمەڵە چی بوو؟ ئەگەر دەکرێت بۆمان باس بێت. من وەختی هاتمە ناو کۆمەڵە بەشی هەرە زۆری لە ڕاگەیاندنی کۆمەڵا کارم کردووە، بەشی زۆری لە ڕادیۆ کۆمەڵە بووم، بۆ دەورانێکیش لە دێهاتی کوردستانە سخەنڕانی مەکرد بۆ سیاسەتەکانی کۆمەڵە، یا مەوردێ دوو مەورد کە پێشمەرگە ئەچوونەوە بۆ ناوشار منیش لەگەڵ بوومەوەوانە نە لە بەشی شەڕوشدا، لە بڵۆنگۆی مزگەوتەکانەوە بۆ خەڵک قسە بکەین، لە بەشی تەشکیلات وشتی شابوو، بەڵام ئەساسەن کاری من لە بەشی تەبلیغات و لە بەشی ڕادیۆ و لە بەشی نەشریاتی کۆمەڵا بوو کارم کردووە. بەشی پەیوەندی خەڵک. پەیوەندی خەڵک چۆن بوو لەگەڵ کۆمەڵە و کۆمەڵە لەگەڵ خەڵک چۆن بوو؟ من پێم وایە ئەوە یەکێک لە مهمترین شتەکانە. یعنی چی کۆمەڵی کرد بە کۆمەڵە؟ پرسیارەکەی منیش ئەوەیە. چی کۆمەڵی کرد و هێزە جەماوەت؟ بە باوەڕی من کۆمەڵە لەلایەکەوە سیاسەتهای درستی بوو، بەگشتی ناڵێم کۆمەڵە کەم و کوڕی نەبوو، ئیشتبایی نەبوو، یا حتا کاری خراپی نەکرد بەعزن. وەختی هێزێکی ئیجتماعی هەیە، وەکو حزبێکی مؤثری ئیجتماعی هەیە، 100% ئیشتباه کات، 100% هینەکات. وان نییە تۆ بتوانێت بۆ کارخانەیەکە و ئینسان تەولید دەکەی. پێشمەرگە هەیە، بالاخره بەرخوردی جۆرێکە، پێشمەرگە هەیە بەرخوردی جۆرێکی ترە. بەڵام ئەگە بیخەیتە ناو تا ترازوو، ئەو بەشەی کە باش بوو، ئەو بەشەی کە دروست بوو، ئەو بەشەی کە لە جەهەتی مەنافعی خەڵکا بوو، زۆر زۆر زیاتر بوو لەو بەشەی کە کەم و کوڕی بوو، و خەڵکیش ئەوەی ئەدی. ئەو شتەی کە کۆمەڵی کۆمەڵە بە باوەڕی من دووسێ شت بوو. یەکەم سیاسەتی دروست بوو، جەهەتگیری دروست بوو. یعنی کۆمەڵە هەر چۆنێکت خستایە بە ئاسمانە مەنافعی خەڵکی بۆ بەرجەستە بوو، مەنافعی خەڵکی زەحمەتکێشی بۆ بەرجەستە بوو، خۆنەویست بوو، ئارمانگرا بوو، بۆ سەعادەتی بەشەر کاریە کرد، دڵسۆزی خەڵک بوو، دڵسۆزی چینی هەژار و فەقیر بوو، و ئەمە لە هەموو شتێکا خۆی نیشانەدا. ئەمە یەکەم. کۆمەڵە هێزێکی ڕاستگۆ بوو لەگەڵ خەڵکە، لەو شوێنانەیشی کە سەهویە کرد، ئیشتبایە کرد، ئەونەی من ئاگدارم خۆی تەسیح کردووە لە ناو خەڵکە. من ئەگەر فرسەت بێ دووسێ مەورد گێڕمەوە کە حتا چاکە بۆ بینەروبی سەری ئەم دەورە، حتا ئیعتسابیان کرد لە دەیەک لە کۆمەڵە. تەبلیغاتەکان چۆن بوو؟ جاهرەکمە ئەوە بڵێم، ئێمە وەختێک ئەچوین، ئەوە کە عەرزم کردی، ئێمە خەڵکەکەمانە ناسی، جاری وا بوو بەڕاستی لە دێ بەناو خەڵکی ئاوایەکەمانە ناسی، بەناو دانەدانەمانە ئەزانی، مەسائلەکانیمان ئەزانی، مشکلاتەکانیمان ئەزانی، ئەمان زانی مەسلەی یەک تا دەیان، مەسەلەن چ شتێک مهمە چییە، گرانیە، ئەمنیەتە، کێشەی ناو خانەوادەیە، نیگەرانی لە ئێمەیە، نیگەرانی لە حزبی دموکراتە، ئازابی تریش بوون، لە دەوڵەتە، ناتوانن ژن بۆ مناڵەکەیان بێرن، ناتوانن کچەکەیان بن بە شوو، نەخۆشیان هەیە ناتوانن بیان بن بۆ شار و بۆ تەبرێز و بۆ چیوانە. ئێمە ئەمانزانی دەرد و مەرگی خەڵک چییە، و تەلاشمانە کرد جواو بەو دەرد و بەو ئێش و ئازارەی خەڵک بینەوە. مەسلەی سێهەمیشەوە بوو، ئێمە کەسانێکمان لەگەڵ بوو قابل و تواناییان بوو. وتم بەشێکی بەرچاوی تێکۆشەرانی کوردستان، بەشێکی بەرچاوی ڕووناکبیرە، حتا ئەتوانمەوە بڵێم کۆمەڵە بە نسبەتی حزبەکانی تر، ڕەنگە حزب بوو بێ لە کۆمەڵە زیاتر بوو بێ، مەسەن بۆ نمونە حزبی دموکرات، بەڵام میزانی خوێندەوار و میزانی پسپۆر لە ناو کۆمەڵە زۆر زیاتر بوو لە ناو حزبی دموکرات. ئەوە هەموو کەسێک ئەزانێ. ئێمە ئەو تواناییەمان بوو جواو بینەوە بە نیازەکانی خەڵک،
و خەڵکی دڵسۆزمان بوو و لەو شوێنانەیشا کە ئێمە ئیشتبامانە کرد کەم ئاهاتین یا کارێکی هەڵەمان کرد بوو یا سیاسەتەکەمان دروست نەبوو ئێمە ئەمانتوانی تەسیحی کەین چون لە ناو خەڵکا بووین حاڵی ئەبووین ئەمانزانی ئەم سیاسەتە ناخوا نادروستە و خۆمان تەسیح کرد ینی ڕابی دەکرد گیان هەمیشە خەڵک هاوکاری دەکرد خەڵک بە زۆری هاوکاریە کرد بەڵام بۆ خۆش دەزانی خەڵکی کۆمەلگا متەنەوع گرایشاتی سیاسی جۆرا و جۆری تایە خەڵک بوو سەر بە دەوڵەت بوو هەرچەند کەم خەڵک بوو سەر بەلایەنێکی تر بوو خەڵک بوو بە دەلیلی بیر و باوەڕی مەسەبی زۆر تند و تیش مەسەن وەکو سەلەفیەکانی ئێستا بە جۆرێکی تر بوو بەڵام بەشی هەرە زۆری خەڵک جیالەوە لەگەڵ نەزەری کۆمەڵە موافق بوو بێ یا مخالف بوو بێ هاوکاری کۆمەڵەیان کردە برینداریان بۆ شاردەتەوە خەبەریان بۆ هێناوە نانیان بۆ هێناوە شاردوویانەتەوە کاراسانیان بۆ کردووە لە تەبرێز و بریندار و نەخۆشیان بردووە بۆ تەبرێز و بۆ تاران دەوایان لە تەبرێز و تارانەوە هێناوە نامە و نەشریاتی کۆمەڵەیان ئەمبار و بار کردن بەبێ هاوکاری کۆمەڵە ئەسە ئیمکان نەبوو کار بکرێت ئەسە ئیمکان نەبوو کار بکرێت هەمیشە خەڵک باش بوون کاک محەممەد ئەو سەردەمەکە بخۆ لێوی ئەمن پێم وایە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و بە تایبەت هێزی پێشمەرگەی کۆمەڵە قەرزداری خەڵکین خەڵک ئەو نەباش بوون من زۆر ماڵم دیوە با من بنمونە بڵێم هەر شتی کولی نەبێ مەسە من ماڵ چووم کابراایەکی زۆر فەقیر لە ساڵە کیلۆی هەنگوینیە بوو ئەو کیلۆ هەنگوینەی دایانە لەگەڵ پێشمەرگە بیخوا لەگەڵ مناڵەکانی خۆی نەیە خوارد ماڵ بووە مریشکێکی بووە دوو مریشکی بووە واقعان حاضر بوو بۆ پێشمەرگەی سەر ببڕێ ئەو مریشک و دوو مریشکە کە بەهێلکەکەی بەڕێ چوو بەشێکی ژیانی و ئەوانە ماڵ بووە جێگە و ڕێگەی نەبووە پێشمەرگەی برینداری شاردووەتەوە ئەسن جێگە و ڕێگەی نەبووە چوە لە شار داوای بۆ هێناوە ئەوانە خەبەری بۆ هێناوە پێش لەوەی بۆ خۆتەزانی ژمارەی هێزەکانی ڕژیم بنسبەتی پێشمەرگە قابلی مقایسە نەبوو ئێمە لە باشترین حاڵەتە بە کۆمەڵەوە دیموکرات و ڕەنگە هیچ وەخت نەبوو گەیشتێتینە 10,000 پێشمەرگە هیچ وەخت بەڵام بە سەدان هزار هێزی نظامی و ئیتلاعاتی و ئەمنیەتی لە کوردستانە بوو ئەمە تەنها و تەنها ئەیتوانی نەک تەنها توانی ئای کۆمەڵە فەرماندەی نظامی زۆر بەرجەستەی بوو لەباری نظامیەوە بەڵام بەبێ هاوکاری خەڵک بەڕاستی ناکرا پێش لەوەی مەسەلەن دوشمن هێرشکا خەڵک ئەیوت پێمان ئەیوەوە هێرشەکەنە سەران خەبەریانە نار خۆیانە خستە خەتەرەوە ئەیانەوە هێزیان کۆ کردووەتەوە ئەوانە بەڵام مەواردێکیش بووە وەکو هەموو لایەکەوانە بلەخەرە بەشێک لە خەڵک بە دلیلی مشکلاتێکی ماڵی کە بوویانە یا تهدیدێ یا مەسائلێ یا حتا کێشەهایەکی شخصی هاوکاریان لەگەڵ دەوڵەت کردووێ بەڵام زۆر کەم بوو مەسەلەن ئەو شتێک لە شوێنەکانی تراڵێن فلان عشیرە کەوتە دەست حکوومەت فلان شوێن بە 100 کەس و بە 200 کەس بەڕاستی وانە بوو ئەوتوانی بە پەنجەی دەست بیشمێری لە هەر شارێکە چەند کەس هاوکاری لەگەڵ حکوومەت ئەکات چەند کەس و چەندە کەس و چەند سەد کەس بەشی هەرە زۆری خەڵک هاوکاری وە دڵسۆزی هێزی پێشمەرگە بوون بەڵێ کاک محەممەد کێشە سەرەکیەکانی ئەو دەورەی پێشمەرگە چی بوو ئەو دەورانی پێشمەرگایەتی بە تایبەتی کۆمەڵە وەڵا کێشە سەرەکیەکان ئەوە بوو کە ئێمە ئەو جۆرەی کە پێویستە دیارە لە بەشی نظامیە ئەو چەک و بەنوویسادشتەوە کەسانێک کە نظامی بوو نەتوانن لەسەر زیاتر قسەکەن من هیچ شارەزایەکم نییە بەڵام ئەو چەکوشتە پێویست بوو نەبوو ئەو ئیمکاناتی ارتباتیاتە ئەبێ نەبوو ئەو مقدار پوڵ و پارە کە پێویست بوو بۆ کارەکان نەبوو لەباری تێکنۆلۆژی و مەسەلەن ئێمە ڕادوەیەکمان بوو بە پارازیتەوە شتی بڵاوە کردەوە وە خەڵک گوێیان شلە کرد و حتا ئەوانە باتری گران بوو من چوو بوومە دێ بۆ خۆم هەر لە ڕادوەیە کە کارمە کرد بازە جارێ ئەچوون بۆ مەئموریەتوانە پرسی ئەری ڕادیۆی گوێش لەکەنیان باتری زۆر گرانە باتریمان بۆ ناسێنرێ یعنی خەڵکەکە فەقیر بوون ئیمکاناتەکە کەم بوو لەباری ئینتشاراتەوە لەباری ئەو وەسایلانەی کە پێویستە کە بمان بێ نەمان بووانە بەڵام کۆمەڵە تواناییەکی بوو بەو ئیمکاناتە کەمەوە کارێکی زۆریە کرد بە خەبەرنامە مەسەلەن دەنگی خۆی بە زۆر کەس ئەگەیان بە خەبەرنامەیەکی زۆر سادەی بە فتۆکۆپی مەسەلەن هینیە کرد بە ڕادوەیە کە
پارازیتی لەسەر بوو خۆوانێ مە تەلەڤیزیۆن وشتمان نەبوو بە نەشریەیە کە زۆر بەگران تەسەورکەنەوە ئانە شەڕی ئێران و عێراق بوو شەڕی یەکێتی و پارتی بوو شەڕی کۆمەڵە و دموکرات بوو چەندین شەڕ لە ناوچەکە بوو لە ناو ئەو وەزعیەتە لە ناو ئەو مەیانی مینوشتە ئەم نەشریاتە بەو شوێنانەی کە ئەبێ بگا ئەگەی و باس تەکسیرە بووەوانە مشکلات کەم نەبوو بەڵام بە پێی ئەو مشکلاتە مەسەلەن مشکلاتی ڕەنگە پزیشکی بوو بێ کەمبوودی دەوا بوو بێ هیل لۆجستیکی بوو بێ هەموو ئەوانە بەڵام بە پێی ئەو ئیمکانات مشکلاتە زۆر کار کرا زۆر کار کرا. کاک محەممەد فقط پێم خۆشە زیاتر جەنابتان لەسەر لە بەشی تەبلیغات و پەیوەندی لەگەڵ خەڵک بوون لەو کاتەدا لەگەڵ کێ بوون کارەکانتان پێکەوتما کمیتەیەکتان دانابوو ئێمە من لە چەندین کمیتا بووم لە پێشە ناویان نبوو کمیتەی ڕووستایی و کمیتەی ئەوانە مەسەلەن و ڕفێقانەی کە لەگەڵیان کارم کردە زۆر بوون بەڵام کاک حەسەنی ڕەحمان پەنا کاک ناسری تاهری مەسەلەن ئێمە لە یەک کمیتا بووین سێ کەسی لە چۆمی مەجید خان لە مەریوان لەگەڵ ڕفێقایەکی ترابووم بەدواخەوە من ناوی هەموو کەسێکم لەبیر نییە لە ناوچەی سەقز زۆر کەمتر کارم کردووە بەڵام لەگەڵ کاک خالیدی دارایی و لەگەڵ کاک ناسری ئیزت پەنا و لەگەڵ زۆر ڕفێقی تر لە کمیتەهایەکا بووینەوەانە ئەوە هی دەورەیەک بوو دواتریش لە ڕادوێ وەکو کمیتە ناکە واحد بوو مەسەلەن من لە واحدی خەبەرا بووم لە واحدی خەبەر و گوزارشا بووم بۆ نەشریەش کارمە کرد لە واحدی تەبلیغیشا بووم کە بە پێی مەوزوعایە کە دیاریە کرد ئێمە شتمان لەسەر نووسی ینی پەیوەندی زیاتر لە بەشی پەیوەندی لەگەڵ خەڵکدا بوون ئەو بەشەی دەورانی پێشمەرگایەتی منەگە بیکەیتە دەکوتۆ نۆکتیشی زیاتر لە بەشی تەبلیغات و ناو خەڵکا بوو ینی دێ بەدێ ئەگەڕین یارمەتیمان بۆ کۆمەڵە کۆ کردو یارمەتی ماڵی جاریوا بوو شتی بە جنسیش مەسەلەن لە چۆمی مەجید خان کۆمەڵە پێویستی بە نەوت و گازاوڵ بووەوانە نەوت و گازاوڵمان کۆ کردەوە یا خواردنیەک یا مەسەلەن ئەو دەورات بەفر زۆرە باری دێهات بوو خۆیان گۆرەویان دروستە کرد لباسیان دروستە کرد بۆ پێشمەرگە بۆ بریندار شتیان ئەو شتانیانەدا دەست ئێمە یا لە مەناتقێکا دەوایان کۆ کردەوە داواکانمانەگەیان بەڵام ئەمدەچەند پوڵ بوو ئەچوین لە دێهاتە سوخەنڕانیمانە کرد دوای داوای یارمەتی ماڵیمانە کرد یا بۆ کەسانێک کە دەوڵەمەند بوون دەستڕۆیشتوو بوون نامەیەکمانە نووسی بە دڵخوازی خۆیان بەڕاستی یارمەتیان بۆ نردینەمان و پێویستمان بە ماڵیەوەوانەوانشان و ناومان مەبن پارەیانە نرد چ لە شار چ لە دێوەوانە بەڵام بەشی ئەسلی هینەکە تەبلیغ بوو ئێمە وەختێک ڕۆیشتین تەبلیغیش ئاوا بوو گەر پێت خۆش بتوانم تۆسکاڵک باسی بکەم ئەچوینە دێیەک ئەچوینە منتەقەیەک بدای بنێن منتەقەکە نائاشنایە بۆ ئێمە زیاتر مەسەن بڵین سەر بە حیزبی دموکراتە یا لایەنێکی ئەساسەن کۆمەڵە و دموکرات بوون لاکانی تریش بوون مەسەن پەیکار بوو سازمان چریکەکان بوو خەبات بوو بەڵام ئەو پێگە و جێگەیان نەبوو هەردوو هێزی سەرەکی بوو کە یەک کۆمەڵە بوو یەک دموکرات بوو لەو شوێنانەی کە کۆمەڵە خۆی نفوزی زیاتر بوو خەڵکەکەی زیاتر ئەناسی ئەمانزانی چه مەسائلێک مەسائلی ڕۆژە باسی ئەوانەمانە کرد چه مەسائلێکیش لە ئەولوبیەتی تەبلیغی کۆمەڵایە باسەکرا مەسەلەن ئەگە بەیاننامەی خەڵکی زەحمەتکێش حقوقی خەڵکی زەحمەتکێش بڵاو ببووە ئەوانەمان باسە کرد یا بەرنامەی کۆمەڵە بۆ خودمختاریمان تەشریح کرد بۆ خەڵک یا باسی ئەهدافی ئستراتیژیکی کۆمەڵە مەسەلەن سوسیالیزم چییە فلان چیەوە ئەوانەمان باسە کرد بەشێکیشی جواودانەوە بە پیلانەکانی حکوومەت بوو حکوومەت مەسەلەن ئەگەر بە زۆر چەکداری ئەکرد ئەگەر پەیوەندی لەگەڵ خەڵگرت بوو فشاری خست بوونە سەر یا تۆبارانی ئەکرد یا فشاری ئێهێنا بۆ کاسبکارانەوەوانە بەشێکی ئێمە قسەکانمان لەسەر ئەوانە بوو لە دەورانی بەداخەوە شەڕی داخڵی بینی کۆمەڵە و دموکرات بەشێکی قابلی تەوەجه لە تەبلیغاتیش لەسەر مەسلەی شەڕ و شەڕی داخلی و چۆنە بێ کۆتایی پێبێ و خاستەکان و داواکاریەکانی کۆمەڵە چییە ئەوانە بوو بەشێکیشی ئەو شتە گرێیانە ئەو شتە ئەساسیانە وەکو مەسلەی مافی ژن
ئێمە باسمانە کرد وەکو مەسەلەن مەسلەی ژن بە ژن بوو سنەتایەکی دواکەوتوو لە کوردستانە بوو ژن بە ژنیانە کرد مەسەلەن لەباری اقتصادی و بەخەر بە قازانجی بووە و کارەیە کرد ئێمە مخالفی ئەو سنەتانە بووین لەسەر ئەو شتانەیش قسەمانە کرد باسی حقوقی خەڵکمانە کرد و ئەوانە لە مجموعە مەسەلەن ئەچوین لە دیەکە دانیشتین لە تەریقی شەوراوە یا خەڵکەکەمان بانگە کرد نزیکەی سعاتێک مەسەلەن دەوروبەری سعاتێک بە پێی شەرایەتی ئەمنیەتی شەگەر منتەقەکە منتەقەی ئشغاڵی بوو نەتەتوانی زۆر بمێنیتەوە قسەکەت خێرا کرد و پۆڵەکەت کۆ کردەوە و ئەگەڕایتەوە بۆ شوێنێکی ئەمن ئەگەر منتەقەکە ئەمن بوو لەو شوێنە بلەخەرە زیاترە توانی بمێنیتەوە هەد لەو شوێنەش ئەخەوتیت بەستە بە شوێنەکەیش لە باری نظامیەوە لەکوێ و چ مەوزوعێکیشت دیاریە کرد هەر مناوچەیەک لەگەڵ شوێنەکەی تر مەسەلەن دای بنین لە فەیزڵابەگی سەقز مەسەلەن لە شوێنێکە بێژین ئاغای گەورەی تیا بوو تەبلیغەکە متفاوت بوو لە شوێنێکە وردە مالکای چکۆلانینەی تیا بوو لە شوێنێکە کوورەخانەکانی تیا بوو ئەو ئانە کوورەخانەوشت بوو تەبلیغات فەرقیە کرد دەگەڵ شوێنێکە مەسەلەن دامداری بوو یا کشت و کاڵێکی زۆر سەرەتاییانە کرد لە دێیەکی گەورە دێکە خوێندەواری تیا بوو دانیشتووی تیا بوو کەم پێیا بوو متفاوت بوو لەگەڵ دێیەکە ئەو پەڕی مەلای دێکە خوێندەواریەتی یعنی سەدحی تەبلیغاتەکەمان ئێمە مناسبە کرد لەگەڵ دێکە لەگەڵ شوێنەکە لە باری جۆغرافیاییەوە چون خەڵکەکەمان ئەناسی مۆزوعەکانمان ئەناسی و ئیشمانزانی قسەی چی بکەین و بە دەلایل نەتیجەشمان لێوەرە گرتەوە مەسەن جاری وا بوو نەتیجەکە کومەکێکی ماڵی زیاتر بوو جاری وا بوو چەند ژن و کچ پیا و ئەهاتن لەگەڵمان هەرەوە ئانە بۆ پێشمەرگایەتی جاری وا بوو چەند کەس بەنهێنی پەیوەندیانە گرت کە ئەدران بە بەشی تشکیلاتی مەخفی کە لەگەڵ یان کارکەن یا خەبەرهای زۆر دەقیق لە هاتوچووی هێزەکانی ڕژیم پێیاکرا. کاک محەممەد هەمیشە کوردستانت بۆ گرنگ بووە هەمیشە مەشغڵەت کوردستان بووە هۆکارەکەی چی بوو؟ شتێکی دەڵێن ئەو شتەی بە ماڵ و ڕەوایە بە مزگەوت حرامە ئەمن لە کوردستان لە دایک بووم من ئینسانم بۆ مهمە خۆم بە ئینسانێکی جەهانی ئەزانم بەڕاستی نەبە ئینسانێکی لۆکاڵی بەڵام لە کوردستان زوانەکەی ێزانم فەرهەنگەکەی ێزانم ئەتوانم تەسیرم زیاتر بێ ئەدەبیاتەکەی زیاترە ناسم بۆ من مهمە ئەو تەغیرانەی کە ئەتوانم لە ماڵەکەی خۆمەوە دەسی پێکەم کوردستان ماڵی منە و لەگەڵ مەسایلەکەی ئاشنام لەگەڵ دەرد و ڕەنجی ئاشنام هەزاران ڕفێقم لەم وڵاتە بووە دەیان و سەدان ڕفێقی نزیکم لە وڵاتە شەهید بووە لە ناو بنە ماڵی خۆمە خانەوادەی شەهیدی کۆمەڵم کاک محەممەد باستان کرد کە لە رادیۆ کارتان دەکرد رادیۆ کۆمەڵە لە سوخەڵان بۆ نەشریات بوو پێم خۆشەکەمە زیاتر لە رادیۆ کۆمەڵەمان باس بکەیت دەور و نەخشتان لێدا رادیۆ کۆمەڵە من وەختەی رادیۆ کۆمەڵە لە مالومە بوو ملەق بە رادیۆ کۆمەڵە بووم دواتری ژێمە چوینە بۆ تێ رادیۆ کۆمەڵە گەر تەسویرێکی کەم دەقیق نازانم چەند کەس بەڵام نزیکەی 50-60 کەسێک لە بەشای جۆراوجۆری رادیۆ کۆمەڵە کاریە کرد ئێمە واحدی تەرجمەمان بوو کە شتەکانی تەرجمەها کرد واحدی مۆنیتۆرینگمان بوو کە ئەخباری ڕۆژی دیاریە کرد و بەو کاربۆن و شتە هەتا سوخنڕانی مەلاکانی ئەهێنا و ئەیدا بە ناوەندی و بە بەشەکان و ئەوانە واحدی ئێمە بوو خەبەر و گزارش بووین دوایی واحدی زەبت بوو واحدی ئارشیو بوو گروهی تەبلیغ بوو دواتریش بەشی فەنی ئەوەی کە مۆتۆڕەکانی تیا بوو رادیۆەکەی ئرساڵیە کردوانە بەشی فرستندەی رادیۆوانە بەڵام بەڕاستی بە سەدان و بە هەزاران کەس بۆ رادیۆ کۆمەڵە کاریە کرد یعنی ئەو هێزی پێشمەرگە کە لە کوردستانە بوو بێسیمیان بوون مەسەلەن جاری وا بوو لە سنە شتێک ڕووی ئەدا ئێمە لە خەبەر و گزارش من بە بەشی خۆم مەسەلەن جوزی و کەسانە بووم یەکی هەرو ئانە واحدەکان بە مەخفی لە ناو شاری سنە بوون ئێمە تەماسمان بوو ڕۆژانە چ باسە چی ئەگوزارێت لە شاری سنە
یا واحدی پێشمەرگە لە کامیارانەوە بۆ سۆما و برادۆست کە بوون ئێمە تەماسمان لەگەڵە گرتن کومیتە بەخشەکان کومیتە ناوچەکان چەند نەشریاتی مەخفی تەکش و کەتمەر کومیتەی مەخفی ئەوانە بوو شتەکانیان بۆ ناردین ئەمانە ئەهات کۆ بووە لە واحدی تەبلیغا بەڕەسیە کراوەوانە بە پێی ئەوە وتاری لەسەر ئەنووسرا ئەو وەختە جیالەوە ئەو ئانەی کە ئیمکانی هاتوچوو بوو نامە بوو ئەوانە رادیۆ کۆمەڵە دەورێکی زۆری بوو لە ئشاعەی هونەر و ئەدەبیات و فەرهەنگ و زانست و بە مەسەلەن بەرنامەی فەرزەنەگە بەرنامەکانی دابنەی لەسەر مارکسیزم بووی لەسەر خانەوادەی شەهید بووی بەرنامەی بۆ سەرباز بوو بەرنامەی بۆ کرێکاری بوو هینی هونەری بوو هی تئاتری بوو خەڵکی ئەهێنا جۆرا و جۆرە ئەوەی کە ئیمکانی بوو مساحبەی لەگەڵکە و لە سەختترین شرایەت ئەوە زۆر مهمە مەسەلەن لە معلومە مرتب ئێمە تۆپبارانەکراین کونەتەیارە بوو ئەچوویتە ئەوێ ڕفێقمان لەوێ شەهیدە بوو ئەوانە من بەداخەوە بۆ ناو زۆر بیرۆهۆشم باش نییە ناتوانم ناوەکانم بڵێم بەڵام ڕفێقمان لەوێ شەهیدە بوو یان لە بۆتێ لە بۆمبارانی شیمیاییەکە من بۆ خۆم لەوێ بووم کە بۆمبارانی شیمیاییان کردین اتفاقەن لەسەر قەبرانەکە وەختێ دوای ناشتنەکە من خۆم قسەم کرد سخەنڕانیم کردەوەوانە بریا و ئانە ئیمکانی زەبتێک فیلم بەرداریەک ببوایە کە لە چه شرایەتێکا چۆن کۆمەڵە کاری ئەکردووانە لەژێر بۆمبارانی شیمیاییە مەسەلەن کار ئەکراوەوانە من شرایەتەکە دەکەت بۆ تەسویر کەم هەر لە یەک لە بۆمبارانی شیمیایی بۆتێ ئەو پەلەوەر و چۆلەکە و ئەوانە بە ئاسمانەوە بوون ئەکەوت نەخوارەوە ئەو مار و مێلورە و ئەوانە لە ئەرزا بوون ئاهاتنە دەرەوە تیاچ بوون ئەو ماسی چۆمانە کە لەوێ بۆمبارانەکە کرابوو لە ناو چۆمەکانە هینە بوو ینی ئەمن کەڵەشێرم بە چاوی خۆم دی کوێر ببوو ئەوە هەڵە هات خۆیەدا بە دار و بەردا لە شرایەتێکی ئاوە فعالیەتی رادیۆ کۆمەڵە نەوێسا ینی بەو ئارمانگراییە کە بووی بەو عشق بە خەڵکەکە بووی بەو دڵسۆزیە بۆ خەڵک بووی توانی کارێکی یەکجار گەورە بکە ئەوە تەنها رادیۆ کۆمەڵە نەبوو من بۆ خۆم لەوێ کارم کردە هەموو هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەشی پزیشکیەکەی بەشی دەرمانیەکەی بەشی ئرتباتاتەکەی بەشی ئەوەی کە نان و خۆراک و پێویستەکانی پیا کرد بەشی لۆجستیکەکەی هەموو بەشی کۆمەڵە کاریە کرد کە بتوانێت ئەو تەشکیلاتە لە شرایەتێکی زۆر سەخت و دشوارە لە ناو چەندین شەڕە شەڕی ئێران و عێراق شەڕی کۆمەڵە و دموکرات شەڕی یەکێتی و پارتی بتوانێت حفزکە و نەتەنها حفزکە فعالیەتەکەی خۆشی بکات زۆر سپاس بەڵێ کاک محەممەد هەرچەند لە قسە باسەکەدا ئاماژەشتان پێکرد بەڵام پێم خۆشەوەکو دوایین پرسیار ئەم فەزای ئینقلابیەی ئەو وەخت و دەور و نەقشی کۆمەڵەم بۆ باس بکەی والله عرضم کردی کۆمەڵە هێزێکی واقعی هێزێکی دڵسۆزی خەڵک بوو و توانی تەسیراتێکی جدید ئەبنێ من کە پرسیارێکم نییە لە بەشی ئەم یەکەمیدا لە بەشی دووەمدا کە بەرنامەی داهاتوو باسی دەکەین لە چۆوە شاعر بووی لە چۆوە دەستان پێکرد بە نووسراوە و ئەدوانە بەڵام خۆتان ئەگە دەزانن لەم بەشەدا شتێک ئەگەر نەوتراوە ئاماژەی پێ بکەن فەرموو زۆر سپاس فقط من هەرکمە هەرەونە ئەرزکەم من بە بەشی خۆم و من پێم وایە هێزی پێشمەرگەی کۆمەڵە قەرزدارەی خەڵکی بەڵێ بینەرانی ئازیز بەشی یەکەمی ئەم دیدارەتان پێشکەش کرا کە تایبەت بوو بە تێکەڵبوونی ژیانی کاک محەممەد خاکی یەکێک لە پێشمەرگە دیرینەکانی کۆمەڵە هەڵسوراوی سیاسی ڕۆژنامەوان و بەرپرسی رادیۆ دیالۆگ کە باسی کرد چۆن لەگەڵ ژیانی تێکەڵ بە سیاست بوو چۆن لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو و کاروباری لە کۆمەڵەدا چۆن دەستی پێکرد و
لە بەشی دووەمدا کە هەفتەی داهاتوو پێشکەش بەوەی خۆشەویستی دەکەین باسی ئەو کاتە دەکەین کە لە کۆمەڵەکە ڕۆیشت و چوە وڵاتی ئینگلیس وڵاتی ئینگلیس لەوێدا کە باسی کارە ئەدەبیەکانی دەکەین باسی نووسراوەکانی دەکەین و باسی دوو پرۆژەی مێژووی زارەکی چەپ لە کوردستان و هەتا ئایستای کە بەرپرسی رادیۆ دیالۆگە هیوادارین کە بەدڵتان بێت و تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە بن.